لەگەڵەوەی بەشێک لە زانیاریەکانمان لە راپۆرتەکە بیست بەڵام وردەکاری ئەم بابەتە سەبارەت بەم هۆتێلە لە میوانەکانم وەردەگرم ئەویش کە کاک دلێر کەمال بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکانی قەیوان گروپ لە هەروها لەگەڵ خاتوشێنێ ڕەسوڵ بەڕێوەبەری بازاڕگەری و پەیوەندیەکانی سلێمانی ڕۆتانە بشێکی ڕاستەخۆ لە سودی ئامادە بەخێر بێن. کاک دلێر ئەمێت باسێک لەم پرۆژەیەمان بۆ بکەیت. ئەم پرۆژەیە ینی چەندێکی خێندوە لە هەمان کاتێک کە دوێنێ کراوەتەوە ئەمەکردنەوەیەکی فەرمی بووە یان چۆنە؟ بەڵێ سوپاسانەکەم بەیانی باش بەیانی بینەرانی هێناتی باش. ئوتێل ڕۆتانە لە شاری سلێمانی کە ئوتێلێکی پێنجستێرێ وەک لە راپۆرتەکە ژاماژەی پێدرا یەکێکە لە هەرە پێشکەوتووترین ئوتێلەکان لەسەر ئاستی گیان بە خۆشبەختان لە شاری سلێمانی کە کراوەتەوە بە گرنگی و تایبەمەندی خۆی هەیە. وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان ئێمە پرۆژەکەمان جێبەجێ کردووە لە پێش ئەم هەنگاوە گەورەوەی بۆ ئەوی بتوانین خزمەتی کردی گەشت و گوزار و میوانداری بکەین لە هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی. ماوەی چەند ساڵێکە کار لە پرۆژەکە یاکرێ چونکە کۆمەڵێک تایبەمەندی هەیە هەر لە سەرەتای بنیاددانەوە هەتا تەواوبوون ئەبێ ڕەچاو بکرێت. بۆیە ئەم هەنگاوانە کە لە ماوەی ئەم چەند ساڵەدا جێبەجێ کراون هەم کاتی ویستووە و هەندێک جار بارودۆخی نەخوازراوی کوردستانیش ڕێگر بووە لەوەی کە بە شێوەیەکی خێراتر کاری تێتا بکرێ. بەڵام سەرنجام ئەلحەمدولیلا پرۆژەکە کراوەتەوە خراوەتە بواری جێبەجێکردنەوە ئێستا پێشوازی لە میوانەکات و لە هەمان کاتدا ئەم پرۆژە گەورە و گرنگە کە لە شاری سلێمانی کراوەتەوە واکەوێتە سەر شەقامی سالم کە ئەتوانم بڵێم ناوجەرگەی شاری سلێمانیە سیمایەکی جوانی هەیە و ئەم ئوتێلە ئەڕوانێت بەسەر دیمەنی جوانی گۆیژە و ئەزمەڕ و لە دەستی چەپی ئوتێلەکە مۆزەخانەی نیشتیمانی سلێمانی هەیە و لە هەمان کاتا کتێبخانەی گشتی سلێمانی هەیە بە دەستی ڕاستات بە دەواازەی مەولەویاتی ئێپەڕی بۆ ئوتێل فەرح و بۆ شوێنە کەلەپوری و کۆڵان و گەڕەکە کەلەپوری و دێرینەکانی شاری سلێمانی. ئەمە ئەتوانم بڵێم تایبەمەندی گرنگی ئەم هۆتێلەیە کە هەڵکەوتەیەکی وای هەیە گەشتیار کاتێک ڕوو دەکاتە شاری سلێمانی و هۆتێل سلێمانی ڕۆتانە هەڵەبژێرێت لە زۆر گرفت ڕزگاری ئەبێ بۆ بە تایبەت ئەو گوزارکردنەیە کە زۆربەی کات گەشتیار مەبەستێتی بە ئۆتۆمبیل هاتو چۆنەکات هەر بتوانێت بە پێ ئەو شوێنانەی کە دڵی شارن و شوێنە دیارەکانی شاری سلێمانی بیان بینێت. بەڵام خاتوشێنێوەش بەخێر بێن. باباز لە خزمەت گوزارەکان بکەین کە لەم هۆتێلەدا هەیە خزمەت گوزارەکان چین لە هەمان کاتدا لە چەند ژوور پێکاتوە ناوەی چۆنە؟ هۆتێلەکە لە 240 ژوور پێکاتوە لە 12 قاتا خۆی بینێتەوە. لەگەڵ ئەمانەشا چەند هۆڵی کۆبوونەوەی هەیە 5 هۆڵی کۆبوونەوەی هەیە لەگەڵ یەک هۆڵی گەورە بۆ بۆنەکان کە زیاد لە 450 کەس ئەگرێت. سەرڕای ئەوەش چەندین ڕێستۆرانتی تایە لە ناو هۆتێلەکەیە بە چەندین ستایلی جیاوازی پێشکەشکردنی خواردن هەر لە ئیتاڵیەوە بۆ لوبنانی بۆ خواردنی بۆفی ئینتەرناشنڵ و 5 ڕێستۆرانت لەخۆگرێ. لەگەڵ ئەمەشا شوێنی حەوانەوەی هەیە وەکو مەلەوانگەی کرا و داخراو ژووری مەساج 5 ژووری مەساجی هەیە لەگەڵەوەشا جیم و ژووری هەڵم و ساونا و جاکوزی. دەکرێت بڵێن خاتوشێنێ بەدەر لە گەشتیاران دەکرێت هاوڵەتیانی بەتایبەت پارێزگای سلێمانی سوود لەم هۆتێلە وەربگرن هاتن بۆ مەلەوانی و بۆ جێم بابەتەکانی دیکە؟ بەڵێ ئەکید یعنی جگە لە ئەوەی ڕێستۆرانتەکان هەمیش هەمووی کراوەیە بەڕووی هەموو میوانانە ئەمە بەشی حەوانەوەکەش کە ئەتوان مەسەڵەن وڵاتیان ئەتوانن ڕۆژانە بێن میوانان ئەتوانیان ڕۆژانە بێن مانگانە بێن ساڵانە بێن بە هەر شێوەیە کە بیانەوێت سەردانمان بکەن. باش ئەم هۆڵی کۆبوونەوەانە کە ئەمەژە پێکرد 5 هۆڵی کۆبوونەوەیە ینی تەنها بۆ کاتێکی وەرشۆپ و سیمینار و کارە و چالاکی دەبێت یاخود هەر کەسێک کە بۆ نەویادێکی هەبوو دەتوانێت بۆم بێت سەردانی ئەم هۆڵە بکات یاخود ئەم هۆڵە بەکرێ بگرێت بۆ هەر بۆنەیەک بێ ینی بۆ هەر بۆنەیەک بێ ئەکرێ بەکاربێنرێ ئەمجا ژووری کۆبوونەوەکان ئەتوانرێ بە پێی خواستی کەسەکە جار کۆمپانیایە یان هەر کەسێکە بۆ هەر مەبەستێکە بەکارێت بە پێی خواستی ئەوان شێوازی دانانەکەی ئەگونجێنرێ لەگەڵ خواستی ئەوانە ئەتوانین گەورەتر بکرێت بچووک بکرێتەوە بە پێی لەگەڵەوەشات
دواترین پێشکەوتنە تەکنەلۆژیەکانی لە ڕووی سیستمی دەنگ و ڕەنگەوە تیا بەکار هاتووە. جگەلەوەش هۆڵە گەورەکی کە باسم کرد بۆ بۆنەکان ئەوە بۆ هەر بۆنەیەک ئەتوانرێ بەکاربێنێ بۆ بۆنەی گەورەتر زیاتر بەکارهێنرێ و بۆ شێوە. کاک دلێر هۆتێل ڕۆتانە ینی لە تەواوی جیهاندا لە وڵاتانی جیهاندا چەند لقی هەیە لە هەمان کاتدا لە پارێزگاکانی عێراقیش چەند لقیان لێ بۆتەوە بەگشتی؟ بەڵێ خۆتان زانن مارکەی ڕۆتانە لەسەر ئاستی جیهان لەسەر ئاستی ڕۆژەڵاتی ناوەڕاست ناوبانگێکی گەورەی هەیە و براندێکی جیهانیە. لەسەر ئاستی جیهان خاوەنی 100 ئۆتێلە، لە عێراق خاوەنی 4 ئۆتێلە کە لە شاری سلێمانیەکی گیانە و لە شارەکانی تری عێراقیش خۆشبەختانە لە کوردستان 2 ئۆتێلە، یەکیان لە هەولێرە یەکیان لە سلێمانیە. بەڵام ئەوەی کە تایبەتمەندی هۆتێل ڕۆتانە لە سلێمانی جا دەکاتەوە لە ئوتێلەکانی کە ئەوەیە کە ئەم ئوتێلە هەر لە ڕووی دیزاینکردن و لە ڕووی بنیادنان و لە ڕووی جوانکاری و لە ڕووی ئەو خزمە گوزاریانەشی کە پێشکەش دەکرێت یعنی ئەگە زیاتر نەبێت لە هەموو هۆتێلەکانی تر مەسەلەن هاوشانیانە. بۆیە هەر کەسێک هاتۆتە سلێمانی ڕۆتانە لە ماوەی ئەو فترێش کە پێشوازی کردووە لە بەشێک لە میوانەکان هەمووان بەڕاستی زۆر بە گرنگیەوە سەیریان کردووە و هەستیان بۆ جیاوازیە گەورەیە کردووە. بەڵام ئەوەی کە زۆرمایی خۆشببختیە بۆ گروپی کۆمپانیەکانی قەیوان ئەوەیە کاتێک کە تۆ پرۆژەیەکی لەو شێوەیەکی لە پاڵ کارە بزنسەکەتە ئەوەیە خزمەتی شاری سلێمانیە. ڕەنگە ئێستا مەسەڵەن خەڵک بپرسێ چۆن خزمەتەکات. تۆ ساڵانە ژمارەیەکی زۆر لە گەشتیاران هەزاران گەشتیار ڕوو دەکاتە شاری سلێمانی بەتایبەت بە شاری سلێمانی. ئەگەر بڵێم زیاد لە ملیۆن و نزیک 2 ملیۆن گەشتیار لە ساڵێکە ڕوو دەکاتە ئەم شارە، هەموو ئەم گەشتیارانە کە سوکاریان لێرە نییە، پێویستیان بە شوێنی مانەوەیە و ئەمانە گەشتیار میوان هاوڵاتی کە ڕوو دەکاتە شوێنێ حەزەکە بچێتە شوێنێک بەحەوێتەوە کە هەموو تایبەتمەندیەکی تیا بێ و بەڕاستی لە ئازە و خواستە بێت کە خۆی ئێوێت. هۆتێل ڕۆتانە ئەمەی فراهم کردووە. لەگەڵ ئەوەشدا گرنگی وتێلەکە بۆ پێشخستنی کەرتی گەشت و گوزار و میوانداری لە هەرێمی کوردستان وا لێ دەکات کە تۆ بڵێ سلێمانی هاوشانی وڵاتانی ڕۆژەڵاتی ناوەڕاستە. ئەمە کۆمەڵێک تایبەتمەندیە کە تۆ ڕوواکەیتە هەر شارێک کە ئەم جۆرە مارکانەی لێبوو بێگومان ئەڵێ وەڵا ئەو شارە ئاستێکی پێشکەوتوو هەیە. و شاری سلێمانیش پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانە، ناوبانگێکی هەیە لەسەر ئاستی هەرێمایەتی، لەسەر ئاستی نێودەوڵەتیش و لەسەر ئاستی نێوخۆیش بە تێڕوانینێکی جیاواز سەیری شاری سلێمانی یەکرێت. و لە پاڵە مەشەها ناخان ئەم وتێلە بۆ گرنگە ستافێکی گەورە لەم وتێلە دەست بەکار بوون و لەناو ئەو ستافەیە بەشێکیان کوردن و لەگەڵ ئەوشی کە کوردن خەڵکی شاری سلێمانین. تۆ دەرفەتی کارت ڕەخساندووە، ئەم پرۆژانەکە ئەکرێتەوە ئەم دەرفەتە کارانەکە ئەڕەخسێت لەم لایشەوە کۆمەڵێک خەمی گەورە لە کۆڵ هاوڵاتیانە بێتەوە کە دامەزراندن و ئەم پرۆژەیەش کاتی نییە، پرۆژەیەکی بەردەوامە. توانم بڵێم هەتا سلێمانی تەمەنیە بێت کە ئیشەڵا هەزاران ساڵی کە تەمەنیە بێت هۆتێل ڕۆتانە خزمەتەکانی زیاتر ئەکات مەسەڵەن کەمتر نابێت. بۆیە ئەمەیە گرنگیەکەی هۆتێل ڕۆتانە لە شاری سلێمانی و بە تایبەت گروپی کۆمپانیەکانی قەیوان ئەمە یەکەم کاری گەورەشی نییە کە پێشکەشی کوردستانیەکە و شاری سلێمانی. ئێمە لە دەیان بواری تر خزمەتمان کردووە لە بواری پەروەردە زانکۆی نێودەوڵەتیمان لە شاری سلێمانی دامەزراندووە کە ئەم زانکۆیە فرانچایزی لەگەڵ 2 زانکۆی تری جیهانی هەیە کە ڕانکێکی بەرزیانێ لەسەر ئاسی نێودەوڵەتی لە ڕانکی 187مین کە بۆ ئەمە مەجێگەی دڵخۆشیە کە UTM مالیزی و ITM مالیزیە و لە هەمان کاتە لە بواری ڕێگاوبان پرۆژەی شەقامی 100 مەتری لە شاری سلێمانی جێبەجێ ئەکات کە ئەمەش جارێککە بۆ خۆی گرنگیەک و تایبەتمەندیەکی تر بە شاری سلێمانی بەخشێ ئەو گەشتیارە زۆرەی کە ڕۆکەنە شاری سلێمانی لەم ڕۆژەوە گرفتیان نامێنێت. بۆیە چەندین خزمەتی تر و بیزاد ئەم ئۆتێلەی کە دوێنێ کرایەوە لە شاری سلێمانی و لە دوێنێەوە پێشوازی لە میوانانەکە لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوان جێبەجێ کراوە. ئەتوانم بڵێن خۆشحاڵیە بۆ ئێمە کە لە پشت ئەو هەنگاوە گەورەوەین بۆ خزمەتکردنی کەرتی گەشت و گوزار
و کەرتی میوانداری لە شاری سلێمانی. باشە کاک دلێر لەگەڵەوەی لە قسەکانتە ئاماژە پێ کرد بەڵام مە بەسمە بە دیاریکراوی بزانم ینی ئەوەی کەوای کردووە ئەم هۆتێلە لە هۆتێلەکانی دیکە جیا بکاتەوە ینی دەبینین لە وڵاتانی جیهان لە عێراق و هەرمی کوردستانی چەندین هۆتێل و ئۆتێل و ئەم بابەتانە هەیە کە دەتوانن گەشتیاران لی بحەوێنەوە بمێننەوە کاتەکانی خۆیان بەسەر بەرن بەڵام ئەوەی کە وای کردووە هۆتێل ڕۆتانە بە تەواوی لە هۆتێلەکانی دیکە لە تەواوی جیهان لە عێراق و هەرمی کوردستانی جیا بکاتەوە دەکرێت بڵین بە دیاریکراوی چیە تەنها لە پارێزگای سلێمانی مەکانی جوگرافیەکەیت یاخو بە تەواوەتی ئەو قسم گوزاریانی لەم هۆتێلەدا هەیە دەکرێت بڵین لە ئانی دیکەدا ڕێژەکەی کەمترە. باڵێ بۆ وردەکاری خزمە گوزاریەکان شوێنەکان بە زیاتر قسەی لەسەر دیاکردنەوەی هۆتێلەکانی دیکە گرنگی و جیاوازیەکەی چییە کە باسمان کرد یەکەم هەڵکەوتەی جوگرافی هۆتێلەکە کە سنتەری شارە و ئەتوانم بڵێم بە هەموو ئاڕاستەیەکە هەیە و لە هەمان کاتە سیمای جوانی پرۆژەکە و لەبەرەوەی پرۆژەکە لە ساڵی 2022 کراوەتەوە باڵاترین خزمەت گوزاریەکان پێشکەش بە گەشتیاران و هاوڵاتیان نەکات و دڵنیایشین ئەو کەسانەی کە ڕوو دەکەنە شاری سلێمانی و هۆتێل ڕۆتانە هەڵەبژێرن لە ئاست ئەو چاوەڕوانیانە بێت کە چاوەڕۆیان کردووە لەم چەند ساڵی هۆتێل ڕۆتانە بکرێتەوە بەڵام بەگشتی بچکابیری نەچیان ناخان کۆمەڵە تایبەمەندی هەیە کە ڕۆتانە کاری لەسەرەکات لە هەر وڵاتێک هۆتێل بکاتەوە هەمان خزمەت گوزاری ئەبێ هەبێت لە هوتێلی کە ئەوەی کاتەوە پێنجە سێرەیە بەڵام لەسەر ئەم خزمە گوزاریانەوە تۆ توانی کۆمەڵێک تایبەمەندی و گرنگی و خزمەتی تر زیاتر بکەیتەوە لێ بکە سەرنجی میوانان و گەشتیاران ڕابکێشێت ئیتر ئایا لە شێوازی دیزاینی بیناکە لە شێوازی زیادکردنی خزمە گوزاریەکانی ناو هۆتێلەکە لە شێوازی گۆڕینی ئەو شێوازی پێشوازیکردنەی کە هەیە بۆیە هەر بۆ خۆشیێم شارە سروشتی وایە هەر کەس ڕووە کاتە شاری سلێمانی کە ئەگەڕێتەوە بۆ شوێنی خۆی پەشیمان نابێت یاخود هەست بە دڵخۆشێکی گەورە ئەکا کە شارێکی میواندۆست شارێکی کراوە بۆ وە شارێکن هەمیشە باوەشان کراوەیە بۆ گەشتیاران ئەمە لەگەڵ خۆشەویستیمان بۆ شارەکانی تری کوردستان کە هەمووان دەستە خوشکی شاری سلێمانی بەڵام هەڵکەوتەی سلێمانی و ژینگەی سلێمانی و تایبەمەندی سلێمانی و خەڵکی سلێمانی ئەتوانم بڵێم بە شایەدی گەشتیارەکان کە ڕویان کردوێتە ئەم شارە چکا بەپێی ئامارەکان ئەگەر من ئاماری دەقیقت پێ ناڵم لەبەرەوەی ئیشی من نییە بەڵام 4 ملیۆن کەس لە ساڵێکە ڕویان کرد بێتە شاری هەرێمی کوردستان بۆ بابەتی گەشت و گوزار سەر و 2 ملیۆن کەسیان ڕویان لە شاری سلێمانی کردووە یان سەر و 2 ملیۆن کەس ڕویان لە شاری سلێمانی کردووە هەمیشە ئامارەکان لە بۆنەکان و لە کاتی تێپەڕبوونی ساڵ ئامارەکانی شاری سلێمانی گەشتیاران بیرمان نەچێنە زۆربەی گەشتیارەکانمان خەڵکی ناوچەکانی ناوڕاست و باشووری عێراقن زیاتر ئەو گەشتیارانی کاتون ڕویان لە شاری سلێمانی کردووە ڕاستە ئۆتێلی تر و میوانخانەی تر لە شاری سلێمانی هەیە بەڵام هەریەکان بە شێوازی خۆی هەریەکان بە تایبەمەندی خۆی پێشوازی لە گەشتیارەکە بەڵام هۆتێل ڕۆتانە دوایینیانە کە بەو خواڵێتە بەرزە پێشوازی لە میوانەکە و خزمەت گوزاری پێشکەش دەکات. بەڵێ خات و شوێنێ ینی وەکو ئەمەشۆ پێکرد 5 هۆڵی وەکو کۆبوونەوە لەم هۆتێل ڕۆتانەدا بوونی هەیە ینی دەکرێت بڵین لە پلانی هۆتێل ڕۆتانەدا هەیە کەسانی دیار کەسانی ناودار ئەوانەی کە هونەرمەندن یاخود بەهرێکی هونەریان هەیە ئەکتەرن کە بتوانن بێن لەم هۆڵانە بەهرەکانی خۆیان دەربڕن و هەروەها بۆ خەڵک ئەمەش بێگومان گرنگێکی تری دەبێت کە زیاتر گەشتیاران بۆ خۆی ڕادەکەشێت دەکرێت بڵین ئەمە لە پلانێکی استراتیژی هۆتێل ڕۆتانەدا بوونی هەیە بێگومان لەبەرەوەی لە ئێمە لە شاری سلێمانیین ئەوە وەکو پلانێکە کە خۆمان ئیشی لەسەرەکەین سلێمانی شاری ڕۆشنبیریە شاری کللتور و هوەرە لەبەرەوە هەڵکەوتەی شارەکە داوای ئەوە ئەکا وا پێویستەکە کە ئێمە گرنگی بەولایەنانە بین ئەوە بە خۆشحاڵی و ئێمە ئیشی لەسەرەکەین بێگومان پەرەئین بە لایەنە کللتوریەکە گرنگین بە لایەنە هوەریەکەی شاری سلێمانیش ویستم ئاماژە بە خاڵک بم لەسەر جیاوازی ڕۆتانە چییە بێ لە ناو شاری سلێمانیا بە بەراورد بە هۆتێلەکانی تر سلێمانی ڕۆتانە تاکە هۆتێلە بێ لە شاری سلێمانیا کە شێوەیەکی ڕاستەوخۆ بەڕێوەبردنەکەی لەلایەن براندی ئەو براندەوە بەڕێوە ئەچەیە کە لە خۆماڵی نیە مەبەستمەوەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن براندی ڕۆتاناوە بەڕێوە ئەبرێت
کە ینی بۆ هەموو شتێ بۆ هەموو قەرارات ئێمە زیاتر ئەگەڕینەوە بۆ براندە سەرەکیەکە براندی ڕۆتانە بەپێی هەموو ستانداردەکانی ئەوانە ڕۆین بەو شێوە ئەوە جیاوازی سەرەکیە هۆتێل ڕۆتانە بێ لە سلێمانی جگەلەوەش ڕۆتانە خۆی ناسراوە بە ئاستی پێشکەشکردنی ئاستێکی بەرز لە خزمەتگوزاری لە میوانداری ئامانجی ئێمە شەر لە هۆتێلەکە بەرزکردنەوەی ئاستی میوانداریە بێ لە شارەکە ینی کواڵەتی ئەو خزمەتگوزاریانە بەرز بکەینەوە جا لە هەر لە خزمەتگوزاری لە ژوورەکانەوە بێ لە ڕێستورانتەکانەوە بێ لە کواڵەتی خواردنەوە بێ لە چۆنێتی پێشکەشکردنی خواردنەوە بێ لە هەموو وردەکارەیەکی بچووکەوە هەرکە یەیتە ناو ئۆتێلەکەەوە لە یەکەم دەقەوە تا ئەو کاتێ ئەڕۆیت ئەبێ بەرزترین ئاستی میوانداری و خزمەتگوزاری پێشکەش بکرێت. بەڵێ کاک دلێر بەدەر لەمە قەیوان چ پرۆژەیەکی پێشکەش بە هەرێمی کوردستان کردیانی پرۆژەکانی دیکەی بێت بە وردی باسی لێ بکەی لە هەمان کاتە بە دیاریکراوی لە پارێزگای سلێمانی. گروپی کۆمپانیەکانی قەیوان زۆر کاری گەورەی کردووە و زۆر خزمەتی کردووە کە هەموو پرۆژانش کراون استراتیژن لە بواری ڕێگاوبان ئاماژەمان پێدا شقانی سەدمەتی لە شاری سلێمانی جێبەجێکوێت جگە لە دروستکردنی چەندین ڕێگایتی لە شاری سلێمانی کە بە خزمەت بۆ هاوڵاتیان ئێم شارەکراوە لە بواری کەرتی پەروەردە گروپی کۆمپانیەکانی قەیوان دایەنگە باخچە قوتابخانە خوێندنگە پەیمانگای سەربەوزارەتی پەروەردە سەربەوزارەتی خوێندنی باڵا و زانکۆی قەیوانی نێودەوڵەتی بنیادناوە و لە بواری خانوبەرە خۆشببختانە سوپاس بۆخوا ئەوە کە ئایبینن کە پرۆژەی بەرزایەکانی سلێمانی جوانترین پرۆژە و گەورەترین پرۆژێ لەسەر ئاسیێڕا پرۆژەی بەرزایەکانی قەیوانی هەیە پرۆژەی بەرزایەکانی سلێمانی هەیە سیتی تاوەرزیەکە لە پشت مەلیک مەحموودە و لە شاری هەولێر پرۆژەی نیشتە جێبوونمان کردووە لە شاری بەغدا پرۆژەی نیشتە جێبوونمان هەیە لە شاری فەلوجە پرۆژەی نیشتە جێبوونمان هەیە و سوپاس بۆخوا ئەو پرۆژانەی کە کراون هەمویان تا ئێستا لە ئاز ڕەزامەندی و لە ئاست ئەو شایستەیە بۆ کە هاوڵاتیان چاوەڕێیان کردو هاوڵاتیان لی سوودمەند بوون بۆیە گروپی کۆمپانیەکانی قەیوان بە منەتی نازانێت لە بواری کەرتی تەندروستی ئێمە زنجیرە نەخۆشخانەکانی ئەنوەر شێخەمان هەیە زنجیر نەخۆشخانەکانی های کواڵەتی کە لە شاری سلێمانی لە گەرمیان جێبەجێمان کردووە کە ئەمانە پرۆژەن جێگەی دڵخۆشین لە بواری ئەلکترۆنی و چەندین بواری تر گروپی کۆمپانیەکانی قەیوان خزمەتی بە کوردستان کردووە کامەوە گوتم منەت نییە ئەمە ئەرکە و خەمە بۆ کوردستان ڕاستە هەموو پیشەیەک بەدەر لەوە تۆکاری بزنسە و ڕەنگە بەرژەوەندی خودیشی لە پشتەوە بێ بەڵام دوجا لە لای گروپی کۆمپانیەکانی قەیوان بەرژەوەندی گشتی ڕەچاو کراوە لەسەر هەموو شتێکەوەیە کاتێک کە تۆ نەخۆشخانەیەکی گەورە لە شاری سلێمانیەکەی تۆکو نەخۆشخانەی ئەنوەر شێخە هەر بۆ خۆی ئەمە تایبەتمەندی و گرنگیەکی هەیە کە ئەم نەخۆشخانەیە لەسەر ئاستی هەرێمایەتی ڕووی تێدەکرێت و چارەسەر وەردەگیرێت کاتێک کە تۆ زانکۆیەکەکەیتەوە لە سلێمانی هەتا خانەقین بۆ شارەکانی تری عێراق خوێنکار ڕوو تێدەکات و لە شاری سلێمانیە خوێنێ ئەمار بۆ خۆی گرنگیە و خزمەتە بۆیە ئەم پرۆژانەی کە کراون دوجار ئامانجەکەیان ئەوەیە کە بتوانین لەم ڕێگەیەوە کوردستان ژێرخانی ئابووری سەرخانی ئابووری و بەرەو پێش بڕوە و شاری سلێمانی بە تایبەت سیمایەکی جیاواز و سیمایەکی پێشکەوتوی هەبێ و ئەم پرۆژانەش هۆکارن بۆ خزمەتکردنی کوردستان و شاری سلێمانی بە تایبەت ئەمە لە پاڵ دەستخۆشی و سوپاس بۆ هەموو کەسانێک کە یانەوێ خزمەتی کوردستان بکەن و خزمەتی شاری سلێمانی بکەن و جێی خۆشێتی سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کابینە لە دوای کابینەکە هاوکار و هەماهنگ بووە و بە تایبەت هەمانگی قەیوان گروپ و بە تایبەت ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆ بە سوپاسەوە بەردەوام هاوکاری کەرتی تایبەت بووە بۆ یەگەر هاوکاری کەرتی گشتی نەبێت کەرتی تایبەتیش ناتوانێت وەک پێویست ئیشەکانی بکە پرۆژەکان ئەوەی کە کراون پرۆژەی جوان و گەورە بوون و هەمووان جێزانن پرۆژەکانی قەیوان چیە و چ متمانەیەک هەیە لە ناو خەڵکیە ڕەنگە ئەمە تۆزە قورس بێ بۆ خۆت تۆ خۆت وەسفی خۆت بکەیت بەڵام سوپاس بۆخوا ئەوەی کە کراوە هاوڵاتیان لێ ڕازی بوون و ئومێدەواریشین بەردەوام بین لەو خزمەتە و جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بین بە فەزلی خوا و
پشتیوانی هەموو لایەک. بەڵێ کاک دلێر ئەمە بزانم ئەم هۆتێلە بنیانانی بەم جۆرە بۆ پێشکەشکردنی خزمەت گوزاریە ئەم هەڵکەوتە جوگرافیایی کە هەیەی داچەند ڕۆڵی هەیە یاخود کاریگەری هەیە لە بژانەوەی کردی گەشت و گوزار بۆ مناکە هەر بۆنەوە یادێک دێت کە گەشتارێکی زۆر و لە هەرمی کوردستان دەکەن گرفتێک هەیە لە داخستنی چێشخانەکان لە پڕبوونی هۆتێلەکان ئەمە بزانم ئەمە تا چەند هەنگاوێکی باش دەبێت بە دیاریکراوی لە پارێزگای سلێمانی بۆ خزمەتکردن بە کەرتی گەشت و گوزار هەنگاوێکی گەورە بێت سلێمانی ڕۆتانە خزمەتگوزاری 24 ساعتیە هۆتێلێکی 5 ئەستێرە لە ناوجەرگی شاری سلێمانی و لە بەرامبەر باخی گشتی لەسەر شاڕێی شەقامی سالم کراوەتەوە لەو کاتێک کە هەر هاوڵاتیەک هەر میوانێک هەر گەشتیارێک ڕووی تێدەکات خۆی ئەو جیاوازیە گەورەیە بینێ وە ژینگەیەک لە ناو هۆتێلەکە ڕەخسێنراوە دروست کراوە کاتێک هاوڵاتی لەوێ بێت هەز بەبێ تااقەتی و بێزاری ناکات دەیان خزمەتگوزاری بۆ فراهەم کراوە لە هەموو بوارەکانە واتەم تۆ ئەم خزمەتگوزارێت ناوێ و ئارەزوو من نیت خزمەتگوزارێکی تر هەیە ئەم ڕێستۆرانتت حەز دەینی ڕێستۆرانتێکی ترت بۆ بنیاد نراوە ئەم هۆڵت حەز دەینی هۆڵێکی تر هەیە ئەم مەلەوانگەیت بە دڵنیە مەلەوانگەیەکی ترت بۆ بنیاد نراوە دەرفەتی ئەوە نماوە کە بڵێ ئەمەیانم ناوێ مەسەلەنیان ئەوە یان لێرە ئەوە نییە کە من مەبەستمە دوجاریش بیری نەچیان ناخەن خەڵک بۆ سیاحەت ڕوو لە ئوتێلەکان شوێنێک نییە بۆ یعنی بەڕاستی بڵێم ناچاری بێت بۆ حەوانەوە و بۆ بەسەربردنی کاتێکی خۆشە یعنی وتێل جیاوازە لە هەموو خزمە گوزارەکانی ترکایە چکە ڕەنگە کاتێک کە تۆ باری تەندروستی تێگەچێ پێویست بێ و پێویست مەبەستە بێ و مەبەستە نەبێ بە سەردانی پزیشک بکەیت مەڵام بۆ مەسلەی گەشتیاری وان نییە کاتێک کەسێک کە ڕووە کاتە شاری سلێمانی ئەوە خۆی خواستی خۆیەتی کە ئەو خزمە گوزاری کە ئێوێ هەڵی بژێرێ و دیاری بکات بۆیە کاتێک کە تۆش خزمە گوزارێک پێشکەشەکەیت بێ باڵاترین خزمە گوزاریەکان بێت و لە هەمان کاتە بۆ کەرتی گەشت و گوزار بێگومان تۆ هەر هەنگاوێت لە بواری کوڵەتی بەرز و ستانداردی بچیتە پێشەوە لەسەر ئاسی گەشت و گوزاریش لە نەخشەی گەشت و گوزاریە تۆ باڵاتری واتە سلێمانی ئەگەر بەراورد بکرد لە گەشارەکانی تری عێراق کاتێک بینرێ ئەم براندە گەورانی تیاکراوەتەوە ئەمە لەسەر نەخشەی گەشت و گوزار و کەرتی میوانداری پلەی بەرزە بێتەوە بۆیە توانین بڵین کردنەوەی هۆتێل ڕۆتانە ئەم تایبەمەندی تری بۆ شاری سلێمانی زیاد کردووە وەک چۆن شاری سلێمانی لە ڕووی پیشەسازیەوە لەسەر ئاسی عێراق لە سەدا 30 پیشەکەرتی پیشەسازی لە شاری سلێمانیە لە بواری گەشت و گوزاریش جارێککە ئەم تایبەمەندی وەرەگرێتەوە بۆیە ئەمەیە دڵخۆشیەکە کاتێک کە تۆ ئەڵی کۆمپانیای قەیوان ئەم پرۆژەی بنیاد ناوە چۆن خزمەتی گەشت و گوزارەکات ئەم تایبەمەندیانەیەوە ئاکات وڵاتان پێشبڕکەی پلەبەندی و ئاستی بەرزی کوڵەتی و ئاسی بەرزی میوانداری بکەن ئوتێلی ترت هەیە دو ئەستێرە دێ سێ ئەستێرە دێ چوار ئەستێرە دێ پێنج ئەستێرە دێ بەڵام ئەمە پێنج ئەستێرە کە هەیە بە بەرزترین کوڵەتیەکانی خزمە گوزاری پێشکەشەکرێت بەڵێ لەپاڵ ئەم کاک دلێر لەپاڵ ئەم خزمەت گوزاریانە و ئەم ڕۆڵی هەیە لە بژانەوەی کەرتی گەشت و گوزار و هاتنی گەشتیاری زۆر و ئۆڕۆکردیان لەم هۆتێلە ئەمە بزانم ڕەخساندنی هەلیکار چۆن دەوەردەبینێ بە تایبەت لە هاوڵاتیانی پارێزگاکە وا تۆ ئەگەر 500 کەست هەبێ وەکو دەستی کار لە ئوتێلەکە مای دڵخۆشی ئەگەر ئەم ڕێژەیەت دەست بەکار بووە خۆمانە دوجار کە سوکاریان هەیە خێزانیان هەیە منداڵیان هەیە و ئەگەر زگوتیش بن بۆ خۆیان پێویستیان بۆیە سەرچاوێکی داراییان هەبێ بۆیە لەم ڕۆژەوە دەستی کاری باشی ڕەخساندووە و دەرفەتی کار خۆشبەختانە و ستافەوە گوتم چکە بیرم نەچێت دوجار مارکەی ڕۆتانە مارکەیەکی جیهانیە و ئەو ستافەی کە لەوێن ستافێکی ئازبەرزی کوڵەتی بەرزی پێشکەشکردنی خزمە گوزاری ناکرێتەوە هەموو ستافەکەت کورد بێ باشە ستافەکە هەمە ڕەنگە لە هەموو نەتەوەکانی تایە بەڵام دوجار ئەو ژمارە زۆرەی کە لە ئوتێلەکە لە شاری سلێمانی دامەزراون و کوردن ئەمانە دەرفەتی کارە ڕەخسێنراوە و ئەم ئوتێلێش دوجار هەر بۆ ئەم شارەیە و هەر لەم شارە ئەمێنێتەوە و بێگومان ئەگەر پشتیوان بەخوا کوردستانیش و شاری سلێمانیش و کەرتی تایبەت بە گەشت و گوزار و دەرچوان وایان لێ هات هەموو ئەو تایبەمەندیانەی کە پێویستە و بۆ ئوتێلێکی پێنج ئەستێرە هەبێت ئێمەش ڕەنگە لە چەند ساڵی ئایندەوا بکرێت لە سەدانەوەی ستافی سلێمانی ڕۆتانە کورد بێت. بەڵێ زۆر سپاس بۆ میوانەکانم کاک دلێر کەمال و هەروەها خاتوشێنەیە ڕەسوڵ سپاس بۆ ئامادەبوونتان. وچانێک وەگەڕێنەوە.